بینەرانی عزیز ئەوەی کە پێشکەشتان دەکرێت راپۆرتێکی سیاسیە بە کۆنگرەی سێنزدەهەمی حیزبی کۆمونیستی ئێران. ئەم بەڵگەنامەیە لە سێ بەش پێک هاتووە کە بریتین لە ئاوردانەوەیەک لە ڕەوتە سەرەکیەکانی ئەمڕۆی جیهان، بارودۆخی سیاسی ئێستا و ئاسۆی داهاتووی ئێران و هەروەها پاشکۆیەک لە ژێرناوی هەڵسەنگاندنی دۆخی بابەتی حیزبی کۆمونیستی ئێران. بەشی یەکەم و دووهەمی ئەم راپۆرتە بە زۆرینەی ڕەهای دەنگ لە کۆنگرەی سێنزدەهەمی حیزبی کۆمونیستی ئێراندا پەسەند کرا. بەشی هاوپێچ یان پاشکۆکەی کە بە شێوەیەکی سەرەکی نێونەرایەتی بۆ چوونی نووسەرانی راپۆرتەکەی دەکرد نەخرایە دەنگدانەوە. جێگەی ئاماژەیە کە لە کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە و دواتریش لە پرۆسەی پەسەندکرانی لەلایەن کۆنگرەوە شەڕی نێوان دەوڵەتی ئیسرائیل و حیزبوڵڵا لە لوبنان کە بووە هۆی کوژرانی ڕێبەری حیزبوڵڵا و هەروەها هێرشی موشەکی کۆماری ئیسلامی ڕووی نەدابوو. هەروەیە ئەم ڕووداوانە و کاردانەوەکانی لەم راپۆرتەدا ڕەنگی نەداوەتەوە. دواتر کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران لە بەڵگەنامەیەکی دیکەدا تێشکی خستۆتە سەر ئەو ڕووداوانە و سیاسەتی حیزب لەم بابەتەوە ڕاگەیاندراوە. ئازیزان، ئەوەی لێرەدا پێشکەشتان دەکرێت بەشی یەکەمی راپۆرتی سیاسی بە کۆنگرەی سێنزدەهەمی حیزبی کۆمونیستی ئێرانە کە سێ خاڵ لەخۆ دەگرێت. درێژەی ئەم راپۆرتانەتان لە چەند بەشی جیاجیادا لە وتەی ڕۆژی تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا پێشکەش دەکەین. چاوخشانێک بەسەر ڕەوتە سەرەکیەکانی ئەمڕۆی جیهاندا. یەکەم، لەگەڵ ڕووخانی یەکێتی سۆڤیەت جیهان پێینە قۆناغێکی نوێوە. دەوڵەتی ئەمریکا کە خۆی بە براوەی ململانەکانی سەردەمی شەڕی ساردەزانی لە حاڵێکدا کە بەم سەرکەوتنە سەرخۆش بوو دەستپێکی نەزمێکی نوێی جیهانی ڕاگەیاند. بیرمەندە سەرمایەداریەکان ئەم گۆڕانکاریەیان بە کۆتایی مێژوو ناوبرد، بەڵام زۆری نەخایاند ئەم بڵقە تەقیەوە. عکامەکەی بوو بە نظامێکی جیهانی سەرچاوەی قەیران کە قەیرانەکانی یەک لە دوای یەک دەرکەوتن. لەسەر بەستێنی قەیرانی پێکهاتەیی ئابووری، پەتای کوشەندەی کۆڤیدی 19 ئەولەویەتی سوود و قازانجی بەسەر گیان و ژیانی مرۆڤەکان لەم سیستمەدا بە تونترین شێوە نیشاندا. قەیرانە ژینگەییەکان هەرچی زیاتر پەرەیسەند، شەڕەوێرانکارەکان ڕوویاندا، بەها لیبرالیەکان جێگەی خۆیاندا بە نێوەلیبرالیزم و دەرەنجامەکەی بوو بە قوڵبوونەوەی کەلێنی چینایەتی، بەهێزبوونی فەرهەنگی دژەژن و ڕەگەزپەرستی لە ڕادەبەدەر، سەرهەڵدانی ڕەوتە ڕاستەوە فاشیستیەکان و هەروەها گەشەی تاقم و گروپە بناژە خوازە ئیسلامیەکان. جەمسەرگیری نوێی جێگەی جیهانی دوو جەمسەری سەردەمی جەنگی ساردی گرتەوە و جەپەخانەی چەکە کۆمەڵکوژەکان جیهانیان لەگەڵ مەترسی زیاتر بەرەوڕوو کردەوە. دووهەم، یەکێک لە لێکەوتە هەرە بەرچاوەکانی دەسەڵاتی نظامی سەرمایەداری لە فۆرمی گەشە سندووی ئێستادایە کە بریتیە لە فەرەڕەهەندبوونی شێوازەکانی چەوسانەوە کە بەو پێش ئاستی خەبات لە دژی ئەو ڕەوتە پەرەیسەندووە. ئەگەر بە شێوەیەکی سروشتی نظامی سەرمایەداری بە نظامێکی چەوسێنەری کرێکاران و باقی موچەخۆرانی تر لە ناوەندەکانی بەرهەمهێنان بە تایبەتی لە پیشەسازیە پێشکەوتووەکاندا دەناسرا کە لە شکڵی هەندێک نەزم و نۆرمی تایبەت لەوانە جیاکردنەوەی بەشەکانی بەرهەمهێنان خاوەنکاری ناسرا و پیرێبەستی دیاریکرا و کات و شوێنی دیاریکراوی کاردا خۆی نیشاندا، ئێستا بەشێکی زۆری هێزی کار لە پێکهاتەی جیاواز و نایەکسان بێدەوام و ناجێگیری پیشەییدا دەچەوسێنرێتەوە. پێکهاتە گەلێکی کە هۆکارەکانی چەوسانەوەی فەرەچەشنی ئەولاتر لە فۆرما تەقلیدیەکانی پێکهێناوەکە بە سروشتی خۆی جەماوەرێکی هەرچی زیاتری لە کۆمەڵگای مرۆڤایەتی بەرەو هەژاری و کۆیلایەتی پاڵپێوەنەوە. دەیان ساڵە کە هەلومەرجێکی لەم چەشنە بۆتە هۆی سەرهەڵدانی چینێکی بەربڵاوی هێزی کار لە هەموو بەشەکانی جیهان و لە ئاستە جیاوازەکانی پیشەییدا کە پێگەیان تەنانەت لە پێگەی پیشەیی کرێکاران و موچەخۆرانی تەقلیدی گەلێک لاوازترە.
ئەم توێژە کۆمەڵایەتیەی چینی کرێکار کە وەک بۆمبێکی کۆمەڵایەتی و گەورەترین مەترسی بۆ سەر نەزمی هەبوو ناو دەبرێن لە نێوان کاری سربەخۆ و کاری کورتماوە بەبێ گرێبەست و هەروەها گرێبەستە کاتیەکاندا سەرگردان و لە دەرەوەی بازاڕی کاری فەرمی بەبێ ئاسۆ و بێهیوان بە هەستێکی ئاوێتە لەگەڵ نامۆیی قوڵ لەگەڵ شوێنی کار و ژیانیاندا ڕۆژگار بەسەر دەبن. سەرجەم کەسانی سربەم توێژە کۆمەڵایەتیە بەدەست نەبوونی باری کەسێتیەوە ئازار دەچێژن و حەسکردن بە نائەمنی سەبارەت بە داهاتوویان بێبەشبوون لە مافی بیمەی تەندروستی پشوو پەروەردە و حەقدەستی خانەنشینی بەردەوام ئەم ڕەنج و ئازارەیان زیاتر دەکات. لە ئەوە هەلومەرجێکدایە کەسەکان ناچار دەبن پەنا ببنە بەر کار و پیشەی کورتماوە بەبێ بەهرەمەند بوون لە هیچ مافێکی ئەمنیەتی بیمە و تەنانەت بڕیاردان لەسەر شێوازی کار و دیاریکردنی ئاستی حەقدەست و لەگەڵ تەواوبوونی کارێک بە شوێن کارێکی تردا بگەڕێن. لە هەمان کاتدا ئەم بەشە لە چینی کرێکار بەهۆی ئامادە نەبوونی لە بازاڕی کاری فەرمیدا و هەروەها بەهۆی نەبوونی پەیوەندی بەردەوام لە نێوان ئەندامەکانیان تا ڕادەیەکی زۆر پرش و بڵاو بێبەش لە ڕێکخراوە و پێکهاتەیەکی دیاریکراوی خەباتە و بێ ئاگایە لە جێگە و پێگەی خۆی. بە بەراورد لەگەڵ کرێکارانی کاری تەقلیدی ئەندامانی ئەم بەشەی چینی کرێکار هیچ شتێکیان بۆ لە دەستان نییە و ناڕەزایەتیەکانیان لە بنەڕەتدا نەک بۆ پاراستنی دەستکەوتەکانی ئێستایان و بۆ زیادکردنی و تەنانەت بە خەمەوە بوون بۆ ئەوەی کە لە دەستیان داوە، بەڵکو بە شێوەیەکی سەرەکی لە پێناو ئەوەدایە کە هەرگیز نەیان بووە بەڵام خۆیان بە مستەحەقی دەزانن. لەمڕۆوە ڕەفتار و هەڵچوونەکانیان گەلێک ناڕێکخراوە و ئاوێتەیەکە لە هەستکردن بە ناداتپەروەری، چاوەڕوانیەکی زۆر و لە هەمان کاتدا بێهیوایی و نائومێدی. ئەم دۆخە بۆتە هۆی سەرهەڵدانی ڕەفتاری پێشبینی نەکراو، بێپلان و بێ ئامانج و زۆر جاریش تەنیا کاردانەوە. بەم هۆیەوە ئەندامانی ئەم توێژە کۆمەڵایەتیە دیارترین هێزی پێکهێنەری ناڕزایەتیە کۆمەڵایەتیەکانن کە بە داگیرکردنی فەزای شارەکان و هێرشکردنە سەر دامەزراوە دەوڵەتی و داراییەکان لە ئاستێکی بربڵاوی جەماوەریدا نەکتەنیا شێوازی نێئۆلیبرالی ڕێخستنی ئابووریان لە چەندەی ڕابردوودا تووشی ئاڵنگاری کردووە، بەڵکو بەکردەوە بنەما سیاسی و ئیدۆلۆژیەکانی نظامی سەرمایەداریان بردووەتە ژێر پرسیارەوە. بزوتنەوەکانی وەک 99 لە سەدیەکان و بزوتنەوەی جلی قەزەردەکان لە فەڕەنسا، ناڕزایەتیە دژە ڕەگەزپەرستیەکان و ناڕزایەتیەکانی ناسراو بە بەهاری عەرەبی چەند نمونەیەکن لەو ئاخێزە کۆمەڵایەتیانەی کە بە شێوەیەکی سەرەکی لەلایەن ئەم بەشەی چینی کرێکارەوە کەوتوونەتە ڕێ. لە پەنای هەموو ئەمانەدا پێویستە گەشەکردن و پەرەپێدانی زیرەکی دەستکرد و ڕۆبۆتێک و تەکنۆلۆژیا سەردەمیەکانیش لەبەرچاو گیرێت کە وێڕای ئەوەی سەرجەم مرۆڤایەتی هەنگاوێکی گەورە بەرەو پێش دەبات، بەڵام تا ئەو کاتەی کە ئەم تەکنۆلۆژیانە لە دەستی کەمینەیەکی سەرمایەداردا بێت، لە داهاتوویەکی نەک زۆر دووردا دەبێت تا هەڕەشەیەکی جددی بۆ سەرچینی کرێکار، هەڕەشەیەکی کە لەگەڵ سەرجەم هەڕەشەکانی تر جێگە و پێگەی پیشەیی ملیۆنان ئینسان دەخاتە مەترسیەوە. سێهەم، جیهان کە لێوان لێوە لە سامان و نیعمەت و پەیداویستیەکانی ڕزگاربوونی مرۆڤ لە قەید و بەندی پەیداویستیە مادیەکان لە هەر بارێکەوە فراهم بووە، بەڵام هەژاری و نایەکسانی و زیانە کۆمەڵایەتیە ئازار بەخشەکانی سەرچاوەگرتوولێ هێشتا زۆر و بەرچاوە. بەرهەمهێنەرانی سەرجەم ئیمکاناتە مادیەکانی جیهان لەگەڵ بەرهەمی کاری خۆیاندا نامۆن. ئەم ناداتپەروەریە لە جیهانی پێشکەوتووی ئەمڕۆدا ناتوانێت چارەنووسی حەتمی و چارە هەڵنەگری مرۆڤەکان بێت. ئەگەر چی سۆسیالیزم وەک بەدیلی سیستمی سەرمایەداری هێشتا نەبووەتە گوتاری چینی کرێکار و ستەمدیتوان و هەر بەم هۆیەوە ناتوانرێت باس لە خاڵی وەرچەرخانی تێپەڕبوونی کۆتایی لە سەرمایەداری بکرێت، بەڵام ڕەوتی پەرەسەندنی ئەم نیزامە و سروشتی ناڕزایەتیەکان لە بەرامبەریدا
خۆی لە خۆیدا ڕێگە خۆشکەرە بۆ گەیشتن بەو خاڵی وەرچەرخانە. ئەزمونە مێژوویی و دیالێکتیکیەکانی تا ئێستای گۆڕانی نظامە کۆمەڵایەتیەکان ئەوەمان پێدەڵێت کە پەیوەندیەکانی بەرهەمهێنان یەکتر ڕەت دەکەنەوە و لە هەناوی یەکتر لەدایک دەبن. ئەم گۆڕانکاریە پرۆسەیەکی ئاڵۆزە کە هەنگاو بە هەنگاو دەگاتە قۆناغی پێگەشتن. کرێکاران لە ئاوا پرۆسەیەکدا دەسەڵاتی سیاسی بەدەست دەهێن و سەرنجام گۆڕانی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە پەیوەندیەکانی بەرهەمهێنانی ئێستاوە بۆ سیستمێکی کۆمەڵایەتی باشتر سۆسیالیزم بەدی دەهێنێت.